دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر بەڕێوە چوو. دیداری یەکێتی بە بیرێکی نوێ بۆ سەردەمێکی نوێ لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لەو دیدارەدا لێپرساوی مەڵبەندی سەی هەولێر ڕایگەیاند دەمانەوێت دیداری یەکێتی بکەینە سەکۆیەک بۆ دیدی نوێ و دەنگی نوێ بۆ ئەوەی لە ڕێگایەوە دەست بخێنە سەر برینەکانمان و استراتیژی نوێ بۆ یەکێتی و کاری یەکێتیەکان دابنین کە لەگەڵ دۆخی ئێستای هەرێم گونجاو بێت. ئێستاش دەمانەوێت دیداری یەکێتی بکەینە سەکۆیەک بۆ دیدی نوێ دەنگی نوێ سەر لە نوێ یەکێتیانە و ئازایانە دەست بخێنە سەر هەڵەکانمان هەمومان پێکەوە استراتیژی کارکردنی لە مەودوامان دابڕێژین. ئەم دیدارە دیدگای یەکێتی بۆ ئێستا و داهات و دیاری دەکات. کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دیدارەدا ڕایگەیاند یەکێتیان کردووەتەوە بە یەکێتیەکەی جاران و هێزی سەرەکی لە بڕیاری سیاسی لە عێراقدا لەگەڵ ئەوەشدا باوەڕمان بە یەکڕێزی هێز و لایەنە سیاسیەکان هەبووە بەڵام ئەگەر لایەنێک بێوێت ئیرادەمان بشکێنێت ئەوە قبوڵ ناکەین. ئەوەشی ڕاگەیاند هیچ کاتێک پۆز لای ئەوان گرنگ نەبووە بەڵکو داخوازەکانی گەلی کورد لەسەروی هەمووانە بووە بە تایبەتی کەرکووک. یەکێتی بکەینەوە هێزێکی سەرەکی لە بڕیاردانی سیاسی لە عێراقدا. لە سەرەتاوە ئێمە بڕوامان بە یەکڕێزی و تەبایی هێزە لایەنە سیاسیەکان بووە لە کوردستان و لە ئێستاش بە هەمان شێوە بە هەمان نەفەس بڕوامان پێ هەیە. بەڵام ئەگەر هێزێکی سیاسی بێوێ ئیرادەمان بشێنیت بڕوان ناکەم نە ئێوە لێمان قبوڵ بکەن نە ئێمەش قبوڵ بکەین. بێگومان ئەو دیدارە گرنگە. هەلەو دیدارەدا ئارێز عەبدوڵڵا ئەندامی لیژنەی باڵای دیداری یەکێتی ڕایگەیاند ئاماژ لە بەستنی ئەو دیدارە بۆ ئەوەیە کە بۆ چوونی تەواوی ئەندامان و لایەنگرانی یەکێتی کۆ بکەینەوە و دواتر لە دیدارە گەورەکە پەسەندی بکەین و ببێتە استراتیژی کاری یەکێتی لە ئێستا و داهاتوودا. بڕیار و ڕاستپاردەکان و پێشنیارەکانتان بێگومان کۆ دەکرێتەوە. دواتر وا بڕیارە لە ناوەڕاستی مانجی 5 ئێمە دیدارە گشتێکە بکەین و واش بڕیارە ئێمە هەمومان جارێک کە بەشداری تێدا بکەین. ئەوە نییە چێ ئەندامە و چێ ئەندام نیە هەوڵ دەدەین زۆرترین هەواڵانمان لەوێش بەشداری بکەن. بۆ لێک نزیکردنەوەی بۆ چوونەکان و گەڵاڵەکردنی ڕاو سەرنجی ئەندامان و لایەنگرانی یەکێتی 14 لیژنە لەسەر ئاستی جیاوازەکان پێکات بۆ ئەوەی دواتر لە دیدارە فراوانەکەی یەکێتی کەوا بڕیارە ناوڕاستی مانگی 5 بەڕێوە بچێت بخرێتە ڕوو پەسەند بکرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.